یزدان ئەوەی دروستکەری ژیانە ئەدوێ قسە ئەکات بایەخمان پێ ئات ئەتوانین بیناسین بەڵێ ئەو قسەی لەگەڵمان کرد بایەخی پێیان نامەکەی ئەوەی بۆ هەموو گەلێکە پێمان ئەڵێت چۆن ئەتوانین بیناسین پێش 3500 ساڵ لەمەوبەر یزدان دەستی کرد بەوەی ئاگادارەکانی خۆی بات بە چەند کەسێک تاوەک تۆماریکەن اینجا بۆ ماوەی 1500 ساڵ یزدان بەردەوام سەرپەرشتی تۆمارکردنی وشەکانی کرد 40 کەس وتەی یزدانیان نووسیوە نامەکانی یەکەم ناونرا بە ناموس اینجا پێغەمبەران ئەم ڕۆژ ئەو نامانە هەمووی لە پەرتووچێکە کۆکراوەتەوە پێی ئەوترێ پەرتووچی پیرۆز ئەم پەرتووکە باسی خۆشەویستی ئەومان بۆ ئەکات ئەو خۆشەویستیەی بۆ هەموو گەلانی جیهانە ئەمەش باسی یزدانە یەکەم جار یزدان زەوی و ئاسمانی دروست کرد زەوی هەمووی چۆڵ و تاریک بوو بە ئاودا پۆشا بوو ڕۆحی یزدان بەسەریا ئەهات و ئەچوو یزدان فەرمانی یا ڕووناکی دروست بێت ڕووناکی دروست بوو یزدان ڕووناکی بەدڵ بوو اینجا ڕووناکی و تاریکی جیا کردەوە ڕووناکی کرد بە ڕۆژ و تاریکیش بە شەو ئێوارە هات و اینجا بەیانی ئەمە یەکەم ڕۆژ بوو یزدان فەرمانیە نێوانی ئاوی زەوی و ئاوی هەوری ئاسمان بە پێستێک جیابێتەوە ئەمەش بوو پێستەکەی ناونا بە ئاسمان ئێوارە هات و اینجا بەیانی ئەمەش ڕۆژی دووهەم بوو یزدان فەرمانیە ئاوی سەرزەوی کۆبێتەوە تاوەک وشکایی دەرکەوێت ئەمەش بوو وشکایی ناونا بە زەوی و ئاوەکەش بە دەریا یزدان ئەمەی بەدڵ بوو اینجا فەرمانیە سەوزی و ڕۆک و بابەتی پاقلە دروست بێت تۆ و دار دیسان داری بەردار بەرەکەی تۆی تیابێت تاوەک لە شێوەی خۆی دروست بێتەوە ئەمەش بوو یزدان ئەمەی بەدڵ بوو ئێوارە هات اینجا بەیانی ئەمەش ڕۆژی سێم بوو یزدان فەرمانیە لە ئاسمانە ڕووناکی دروست بێت بۆ جیاکردنەوەی شەو و ڕۆژ بۆ دیاریکردنی کات و ڕۆژ و ساڵ دیسان بۆ ڕووناکیکردنەوەی زەوی ئەمەش بوو دوو ڕووناکی دروست کرد ڕووناکێشی مەزن تا بە ڕۆژ هەڵبێت ڕووناکێشی کەش بۆ شەو لەگەڵ یانە ئەستێرە یزدان ئەمەی بە باش زانی ئێوارە هات اینجا بەیانی ئەمەش ڕۆژی چوارەم بوو اینجا یزدان فەرمانیە لەناو ئاوازین دەور و بابەتەکانی دروست بن باڵندەش لە ئاسمان بەم شێوەیە دروستی کرد یزدان ماسی و حوت و هەموو گیان لەبەری ناو ئەو باڵندەش بە هەموو جۆرەکانیەوە یزدان ئەمەی بەباش زانی و پیرۆزی کردن و وتی زاوزێ بکەن و زۆر بن ئێوارە هات و بەیانی هات ئەمەش ڕۆژی پێنجەم بوو یزدان فەرمانیە لەسەر زەوی زیندەوەر دروست بن بەم شێوەیە ئاژاڵ و بابەتەکانی و خشۆک دروست بوون هەر یەکە لەسەر شێوەی خۆی یزدان ئەمەی بەباش زانی ئەمەش ڕۆژی شەشەم بوو دوای ئەمە یزدان وتی با مرۆڤ دروستکەین لەسەر شێوەی خۆمان وەک خۆمان یزدان لە خۆری زەوی مرۆڤی دروست کرد اینجا هەناسەی ژیانی دایە و بوو بە مرۆڤێکی زیندوو بەم شێوەیە یزدان مرۆڤی لەسەر شێوەی خۆی دروست کرد نێر و مێ یزدان یەکەم مرۆڤی ناونا ئادەم ئادەمیش دوایی ژنەکەی خۆی بە حەوا بان کرد یزدان وتی پیا و باوک و دایکی بەجێ ئێڕێت و ئەبێت بە یەک لەگەڵ ژنەکەی ئادەم و حەوا ڕوود بوو بێ ئەوەی هیچ شەرم لە یەک بکەن یزدان هەموو ئەوانەی کە کردی بە باشی زانی ئێوارە داهات اینجا بەیانی ئەمەش ڕۆژی شەشەم بوو دوایەوەی زەوی و ئاسمان تەواو بوو یزدان کاری تەواو بوو یزدان ڕۆژی حەوتەمی پیرۆز کرد دوای ئەمە یزدان باخچەی عەدەنی دروست کرد تایە هەموو درەختێکی جوان و بەردار لە ناوەڕاستی باخچەکە یزدان
دوو درەختی ڕوان، درەختی ژیان و درەختی زانیاری و زانینی چاک و خراپ. ئێجا ئێزان ئادەمی هێنا و لەناو ئەم باخچەیە نیشتەجێی کرد و پێیوت لەبەری هەموو درەختێک بخۆ، تەنها لەبەری درەختی زانینی چاک و خراپ نەبێت، چونکە کاتێک لێت خوارد دەست بەجێ ئەمریت. یەزدان خۆشەویستی خۆی دەرخست بۆ ئادەم و حەوالەوە کە هەموو شتێکی پێبەخشین، لەمەش زیاتر ئازادی ئەوەی یانێ کە خۆیان بڕیار بۆ خۆیان بن. ئەمەشی یاوە بە هەموو مرۆڤێک. ئادەم و حەوا تەنها یەک داواکاریان لەسەر بوو، ئەویش دوورکەوتنەوە بوو لەو درەختەی یەزدان بۆی دەستنیشان کردبوون. بۆ ئەوەی ئادەم و حەوا بە خۆشی و ئازادی لەو باخشەیە بژین، پێویست بوو ئەوان تەنها باوەڕ بە یەزدان بکەن و ڕەزامەندی خۆیان بنوێنن. خۆشی مرۆڤ بەوەیە کە خۆی بڕیاری ژیانی خۆی بات، بەڵام گەر هات و بڕیارەکە چەوت و هەڵە بێت ئەوە ئەو مرۆڤە ناشا دەبێت. یەزدان هەمان ئازادی بڕیاردانی دابوو بەو پەریانەی دروستی کردبوون، ئەوانەی دانیشتوو جیهانی ڕۆحن، تاوەک بە ئازادی خۆیان ملکەچی یەزدان بکەن. بەشی زۆری ئەو پەریانە بڕیاری ئەویان نا ملکەچی یەزدان بن. ئەوان خواستی یەزدان جێبەجێ ئەکەن و بە زۆر شێوەی جیاجیا یارمەتی مرۆڤن. هەندێ پەری کە ڕێگەی هەڵە و چەوتیان هەڵبژات دەستیان نا بەڕووی خۆشەویستی یەزدانەوە. لوسیفەر کە پەریەکی پایە بڵند بوو کردیانە سەرکردەی خۆیان. لووتبەرزی و کردداری چەوتی لوسیفەر وای لە یەزدان کرد دەری کات لە بارەگای خۆی و لە ئاسمان. ئەو ویستی بربەرەکانی یەزدان بکا و بیری لەوە کردەوە دەست بەسەر هەموو پەریەکانە بگرێت و خۆی بگەێنێتە پایە و پلەی یەزدان. لوسیفە ئەوەی لە پەرتوشی پیرۆزا بە شەیتان ناو ئەبرێت زۆر حەز بەوەکە کە هەموو کەس سەری بۆ دابنێوێنن. ئەوەی تەنها هەر شایستە یەزدانە. شەیتان بۆ ئەوەی بگات بە مەبەستی خۆی ئەوێت مرۆڤ چاوەشەکات و هەڵی خەڵەتێنێ. هەزوکەوتی شەیتان درۆکانی ئاینی درۆی دروستکرا و ئەمانە هەمووی ئەبنەهۆی تێکدان و ئازار و ئەشکەنجە بۆ مرۆڤ بۆ یەزدان لە ناوەڕاستی دۆزەخە جێگە و شوێنی بۆ ئەو داناوە. لەو باخچە خۆشە کە باسمان کرد، شەیتان لە شێوەی مارێکە هاتە لای حەوا و قسەی لەگەڵ کرد. ڕاستە ئێزان پێی وتون لە هەموو درەختی ئەم باخە نەخۆن؟ حەوا وەڵامی یایەوە ئێمە ئەتوانین لەبەری هەموو دارێک بخۆین، تەنها لەبەری ئەو دارە نەبێت کە لە ناوەڕاستی باخچەکەیە. یەزدان پێی وتوین لێی نەخۆین، چونکە گەر ئەمە بکەین ئەمرین. اینجا شەیتان بەژنەکەی وت ئێوە نامرن، ئەو ئەزانێت گەر ئێوە لەم دارەتان خوارد چاوتان ئەکرێتەوە و وەک ئەوتان لێ دێت و ئەزانن چاک و خراپ چییە. پەرتوشی پیرۆزەڵێت شەیتان گەورە و باوکی هەموو درۆزنەکانە. ئەو دیارە کە لێرە ئەیەوێت ژنەکە هەڵخەڵەتێنێ. ژنە کاتێ بینی بەری دارەکە زۆر جوانە و وای لێ